هەواڵەکی بەپەلا UK پیزا بەناوبانگەکەی هەولێرێ نەما بەو مانایە کە مڵکی هەولێر نەما لەمە دووە مڵکی تەواوی کوردستان چوونە چیان کردیە کۆنتێنەرەشیان دروست کردیە ئەو کۆنتێنەرە تەواوی مەطعەمەکەیان هایشتەنە دوونێ ئەو کۆنتێنەرە بەڕێکەتیە بەرەو سلێمانی ئەگە هاوکارانم ڤیدیۆکەی بینە سەشاشەی ئەوەی کە دەیبینن کاروانەکەی UK پیزای بەرەو سلێمانی یەکەمین شار کە ئامانجیان بووە خەڵکەکەی تامی خواردنەکانی UK پیزا بکەن سلێمانی بووە ئەو ئێستا دەچینەکەم پەیامنێرانمان بزانین پەیامنێرمان سپید لە سلێمانیەوە سپید پێمان بڵێ لە سلێمانی بەڵێ ئاری ئێستا لە پێش کۆنتێنەرەکەی UK پیزام لە سلێمانی وەک دەبینی ڕێزێکی درێژی هاوڵاتیان دروست بووە و خەڵک بە پەرۆشن لۆ تامکردنی UK پیزا لە سلێمانی دەرێندا خۆ دەبی ئەو شتە سەیرەت سپید دوای دەگەڕێمەوە وڵات وا دیارە ژیرمان لەگەڵە لە هەولێر کە لای خاوەنی UK پیزایە بەڵێ ئاری ئێستا ژلای کاکسەنارم خاوەنی UK پیزا کاکسەنار ئامانجمان ئەو بوو بە کەمترین کات زۆرترین شاری هەرێمی کوردستان بکەین ئینشاءالله زۆر باشە ژیر سپاس دەبۆ خاوەنی UK پیزا لەلایەن هاوکارانمەوە پێم ڕاگەیەنرا خشتێکمان بەدەست گەیشتیە ئەو خشتەیە پلانی 6 مانگەی کاروانەکەی UK پیزایە ئەو کۆنتێنەری UK پیزا دێتە چ شارەک و چ قەزا و ناحیەک لەو خشتەی تاوە ڕوون کرایتەوە بەس ئەگەری گۆڕانکاری شتێدایە ئەتوش لە چێن دەردەژی لە بۆمان بنێرە لە هەواڵەکانی داهاتوو لەگەڵتان بەردەوام دێت